لەبیرم دێت سولەیمانی کە دار و مڵکی بابان بوو نە محکومی عەجەم نە سوخرە کێشی ئالی عوسمان بوو لبيرم دي سليماني كدار الملك بابانو لبيرم دي سليماني كدار الملك بابانو نمحكومي عجم ناسو ركيشي آلي عثمان بو نمحكومي عجم ناسو ركيشي آلي عثمان بو لبر قاپی سراسفیان دبر شیخو ملازاهید لبر قاپی سراسفیان دبر شیخو ملازاهید متافی کابا بوار بابی حاجر گردی سیوان بود متافی کابا بوار بابی حاجر گردی سیوان بود لبیرم بەدەم ئاواز و هۆنراوەیەکی خۆشەوە لەگەڵ دەرکەوتنی خۆر و دەرکەوتنی پرشنگەکەی بەسەر شاخەکانەوە ئێمە بڕێوین بۆ مەنزڵ و مەڵبەندی بابانیەکان ئەو شوێنەی کە زیاتر لە 300 ساڵ پێشەستا گەورەترین حکومداری لە ناوچەکەدا تێدا بڕێوە چووە. بەنداوی دوکان لە نزیک شاری ڕانێ و دەربەندی ڕانێ ئەوەنە جوان خۆی نمایش دەکات مرۆڤ بە بینینی سەرسام دەبێت بەس لەم هەرێمە گچکۆکەی خۆمانە تا ئێستانە یاسای پاراستنی ئامان هەیە نەتوانی وشمانە ئاو بپارێزین تەنها وەکو ڕاوچیەک یان ڕێبوارێک یان مەلەوانێک مامەڵە لەگەڵ ئاوا ئەکەین ئەگەرنا ئەم دەریاچە گەورەیە جگە لە وێزگەیەک بۆ بەرهەمێنانی بڕێکی کەمی کارەبا چی سوودێکی ترمان لێ دەزەکەوێت جگەلەوەی باشترین زەویە بە پیتە کشت و کاڵەکانی ئەم کوردستانی لێکردوین بە پەڵەیەکی ئاوی چیای چێوەڕەش لەو بەری ئاوەکەوە وا خۆی نیشان دەدات کە زەمانێکە پشت و پەنای میلەتێکە کە لەم مەملەکەتەدا ژیاوە دەربەنی ڕانیە ئەو دەواازەیە کە ئێمە لێوە ئەچین بۆ ئەو شوێنەی کە پێگەی دروستبوونی میرنشینی بابان بووە ئەتوانین بڵێن ئەو شوێنەی کە شارستانێتی لێوە دروست بووە دارشمانە منزڵی بەرنمەکەی ئێمە بێ ئێستا ئێمە لە شاری سلێمانی کە بەڕێکەوتوین هاتوونەتە دەربەنی ڕانێ و بەرەو قەڵاتزێ و لەوێشەوە بۆ دارشمانە لە ڕێگەماندا تۆسووران و ناحەکانی سەنگەسەر و ژاراوە دێنە ڕێمان دواییش دەواازەی قەڵاتزێ ئێمەش تامەزروین بگەینە مەقام و پێگەی زاتێکی گەورە و دروستکەری میرنشینی بابان مامۆستا هەرێم جەمال لە دەواازەی قەڵاتزە چاوەڕوانمانە ئەمە یەکێکە لە بابانیەکان و نەوەی فەقێ ئەحمەدی دارشمانەیە بەناو بازاڕ و شارە بریندارەکەی قەڵاتزێدا بڕێوەین بەرەو مەنزڵ تابلۆکان ڕێنیشاندەری ڕێبوارانن ڕێگەی ئێمە بەرەو مەرزی کێلێ و دوایش دارشمانە ئێرە سەرمەزاری گەورە پیاوێک کە بە ئازایەتی خۆی بۆ بە بەشێک لە مێژووی ئەم مەملەکەتە فەقێ ئەحمەدی دارشمانە
ئەو جەنگاوەرە لاوی کە لە دواییدا میرنشینێکدا دەمەزرێنێت کە لە باشووری میرنشینی سۆرانەوە تاکو بەشێکی زۆری ڕۆژهڵاتی کوردستانیش دەگرێتەوە. ئەم پیاوەی ئێستا گۆڕەکەی بۆتە دەواازەی دەیدارشمانە، ئەو دەیەک کە مەڵبەند و پایتەختی میرنشینی بابان بووە. بۆیە کە باسی ئاوادانی شارستانێت و شاری سلێمانیش دەکرێت، ئەوە دارشمانە بە پیرە گەورەی سلێمانی ناوەبرێت، چونکە لێرەوە هەنگاو بە هەنگاو سەرکەوتن و فراوانکردن و زانست و زانیاری دروست ئەبێت و شاری هەڵمەت و قوربانی لەدایک بێت. کاکە جەمالی ئەحمەدی دارشمانە یەکێک لە ناوەکانی فەقێ ئەحمەدی دارشمانە لە گۆڕستانی پیربێڵ و لەسەر مەزاری فەقێ ئەحمەد لە پێشوازی ئێمەیە بوو. کاک جەمال باسی ئەو شوێنەمان بۆ کات کە ئێستا بۆتە شوێنێکی گرنگی بابانیەکان، چونکە فەقێ ئەحمەد با پیرە گەوری بابانیەکانە. لە جێڕانەوەی ئەم مێژۆدا بووین کە حسێنی حاجی وەسمانی دارشمانش گەیە لامان، ئەو بە شەجەرەیەکی گەورەوە دوای چاک و خۆشیەکەمان کردیەوتی ئەمە نەوەکانی فەقێ ئەحمەدی دارشمانەیە. ئەوە بەشێکە لە شەجەرەی بیتوێن و پشدەریەکان. ئەمە ئەوەی ماڵەوە نەبوو کاک جەمال؟ ناوی ڕۆستەم بووە. ئەفری کاکەش مەبەستم کاک لە فەقێ ئەحمەدەوە دارشمانە دەستپێکە ئاوادانی وایە؟ کاک جەمال ئێرە دەواازەی دارشمانێ وەنیە؟ ینی کە لێرەوە ئەمە لێرەوە دارشمانە دەستپێکە. ئێمە ئێستا لەسەر گۆڕی کەسایەتیەکی ناودار، کەسێک کە بۆتە هۆکاری دروستبوونی میرنشینی بابان، فەقێ ئەحمەدی دارشمانە. ئەو گۆڕەی منی لە تەنیشتەوە ساوم ئەو کەسەیە کە ئەتوانین بۆتە بڵین بۆتە هۆکاری دروستبوونی شارستانێت. زیاتر لە 300 ساڵ پێش ئێستا دارشمانە پێشتریش ئاوادارن بۆ، بەڵام ئەمان میرنشینی بابانیان تا دامەتراندووە. دەواازەی دارشمانە لێرەوە دەستپێکە. لەم بەرنامە دەمەوێت لەگەڵ ستافی دێبەدێدا باشترین قسە لەسەر مێژووی دارشمانە و میرنشینی بابانیەکان بکەین. لە دارشمانەوە چوونەتە ماوەت و لە ماوەتە بۆ قەڵاچوالان، دوایش بۆ شاری سلێمانی. بزانین ئەم مێژوانە چییە؟ هەنێ زانیاریمانەیە، بەڵام لە زاری کاک جەمال و چەند کەسایەتێکی دیکەی دارشمانە کۆمەڵێک زانیاری کۆکەن. لەسەر مەزارە گەورەکەی فەقێ ئەحمەدی دارشمانە لەگەڵ کاک جەمال و کاک حسێن کەوتینە گفتوگۆ. بردویانە یا شکانیان؟ نا بردویانە، هەتا جارێک مۆزەخانەی مووسڵ دیارە ئەم گۆڕستانە ناوین دراوە گۆڕستانی پیربێڵ. پیربێڵ بە ناوی بۆداغ سوڵتان، بۆداغ سوڵتان کە باپیری فەقێ ئەحمەدی دارشمانەیە. لە دارشمانە کە ژیاوە کاتی خۆی کە پێش مردنی وەفاتی کردووە، پێش ئەویش هەر گۆڕستان بۆ خوتوچێتی ئەلە گۆڕستانە بمنێژن. دیارە ئەو گۆڕستانە سەردەمی بۆداغ سوڵتان پیاوێکی دیار و ناوداری بنەماڵەی بابان بووە. لە هەر ناوچەیەکی کوردستان کە کەسێکی ناودار و شیاو مردبێ، یا وەسیەتی خۆی یا کەسەکانی وەکو بابان هەناویانەتەوە بۆ ئەم گۆڕستانەی. بۆیە ناویان ناوە ئێرە گۆڕستانی پیربێڵ بە ناوی پیربۆداغ سوڵتان کە باپیری فەقێ ئەحمەدی دارشمانەیە، کە ئەم پیربۆداغە دوو کوڕی بووە، کاکە شێخ و کاکە میر، کە ئەمە مێژوو بەدێژی باسییان دەکات. فەقێ ئەحمەدی دارشمانی دوای نەمانی باوکی و مامی و ڕۆیشتنی سەردەمی بۆداغ سوڵتان ئەم پیاوێکی لێهاتوو بووە، پیاوێکی بەتوانا بووە. دیارە پیاوێکی پاڵەوانیش بووە لە سەردەمی خۆیدا، بە حکمی چوونی بۆ وڵاتی تورکیا و لەوێ لە پاڵەوانیەتێکدا و سەرکەوتون و بەدیرگرتنی ئافرەتێکی ڕووسی کە گەورەترین پاڵەوانی ئەو وەختەی ڕووسیای بووە. ئەم پیاوە زیاتر ناو ناوبانگ و شوێنی دەرکرد کە هاتیشەوە لە دارشمانە دانیشتووە. ئیتر لێرە حکمڕانیەکی ئەوەندە عادودانە و ڕاستەقینە و میلەت پەروەرانەی کردووە، ئیتر بە تەواوی معنا ئەو تیرە و هۆز و عەشیرەت و قەبیلانەی کە لە دەور و پشت و لە خۆشی دوور بوون کە ئەم حکمڕانیان دیوە، ئیتر نوێنەریان ناردۆ بۆ لای فەقێ ئەحمەدی دارشمانەی و وتیانە دەمانەوێت بینە ژێر حکمڕانی دەسەڵاتی فەقێ ئەحمەدی دارشمانەی و ئەویش بە دڵێکی گەورە و بە سنگێکی فراوانەوە وەریگرتوون. لەوەوە فەقێ ئەحمەد میرنشینەکەی
گەورە بوو فراوان بوو ڕۆی بۆ مەرگا لێرەوە فەقی ئەحمەد ئەم دەسەڵاتە گوازراوەتەوە بۆ مەرگا لە مەرگا بۆ ماوە لە ماوەت بۆ قەڵاتسوالان لە قەڵاتسوالان هەتا دروستکردنی شاری سلەیمانی ئیتر ئەوە ئەگەر باسی بەڕاستی ئەو مێژوەکەی زۆر بە دوورژێژیەوە ناتوانێت تا لە بەرنمەیەکی ئاوە کووردا بە تێر و تەسلی باسی ئەم مێژوە بکەین بەس ئەمە کورتەیەکی خەڵکی ئەم دێ لە هەر شوێنێک ژیابین دەخوا بە زیاد بێ ئیتر دیار بووین کە بابانین و ئەسڵمان دارشمان بێ. لبيرم دي سليماني كدار الملك بابان لبيرم دي سليماني كدار الملك بابان نمحكومي عجم ناسور ركيشي آلي عثمان بو نمحكومي عجم ناسور شەجەرەی خۆتانە بەشێکە لە بابەنەکانی بیتوێن و کوژدەر ئەم شەجەرە بەڵێ بەشێکە هەمووی نییە بەڵێ لێرەوە دەستپێکە لە پیربەداخی گەورەوە تاکو و کاکەشێخ و بابین و جا فەقی ئەحمەد و نەوە نەتیجەکانی ئەو بنەماڵێ ئەمە بە گرنگیتان پێداوە لە ڕووی دروستکردن و ئەوانەوەی هەر شتێکەکە خۆتان دروستان کردو بۆ ناوەڵا گرنگیمان زۆر پێداوە چکە هەموویمان لە سەرچاوەکان لە پیاوە قەدیمەکانی خۆمان وەرگرت و یەکە بە یەکەم ناوەکانم نووسیوە کتێب و شتان تا چەند لە ڕووی مێژوی دارشمان و ئامادە کردووە کتێب و شت تەنها و داستانەی فەقی ئەحمەدی نەمرە کە بۆمە بەجێماوە کە هەندێک لە مامۆستایانی نووسەرانی کوردی خۆمان لە سەریان نووسیوە بەڵام هەرێکە بە شێوازێک و پچڕ پشتا پشتەکەی خۆشمان بەشێک بووە بەڵام من هەستاوم هەمویانم کۆ کردوێتەوە هەم پشتا پشتێکە هەم ئەو بەشانەی کە مامۆستایان لە سەریان نووسیوە بە شێوازێکی زمانی سۆرانیشی پشدەریانە دامڕشتێتەوە و ئینشاڵڵا لە ماوەیەکی کووردا لە بەژێر چاپدا دەردەچێت ئینشاڵڵا دارشمانە پێش جەنابێت کاک جەمال باسیکی کە مەڵبەندی شارستانێت بووە بەڵێ واتە دارشمانە ئەگەر بێی بگەڕێی لێکۆڵینە بکەی لە پەنادارەکان پەناماڵەکان بنبەردەکان هەر یەکێک مەدرسێک بۆ ئاوەدانی بەڵێ خۆی دەوڵەمەە ئەم دارشمانەیە لەو ڕوە ئاوەدانی و ڕۆشنبیری باسێکم بۆ بکە بابانیەکان لەبەروی لە سەردەمی حکومڕانیەکانیاندا ئەوەندە دڵسۆز بوون بۆ خەڵکانی کە لەژێر دەسەڵاتی بەڕێوە حکوم دەکەن لەژێر دەسەڵاتی ئەواندا هەندە بە دڵسۆزانە بە یەکلایی بە ینی بە بێ فەرق و جیایی حکومڕانیان کردووە زوربەی زۆری ینی هەتا و هێز و تویر و هۆزانەی دەور و پشتی مینیشینەکەی خۆیان بۆ خۆیان نامیان هێناوە کە بێنە ژێر حکومڕانی ئەوان و لەژێر دەسەڵاتی ئەواندا ژیان بەسەر برن لەبەرەوەی ئەوەندە بە شێوەیەکی عەدالەت و یەکسانی حکومڕانیان کردووە بۆیەش هەندێ لە هەندێ ڕووەوە لە هەندێک تیرە و هۆز و عشیرەتی کە جیامان دەکاتەوە هەندێک تیر و هۆز و عشیرەت هەیە بە شێوەیەکی دڕندانە یاخود زاڵمانە زۆردارانە حکومڕانیان کردووە بەڵام ئێمە شکر بۆخوا باو باپیرانمان بە شێوەیەکی ئەوەندە حکومڕانی یەکسانیان کردووە و ینی بە یەکسانی هێناویانە هەموو کەس بۆ خۆیان هاتوونە ژێر لاسی ڕۆشنبیریشە هەمویان لەبەرەوەی زیاتر ئەو سەردەمە کە فەقی ئەحمەدی بناوبانگە فەقی ئەحمەد خوێنی بە قورئانی تەواو کردووە وەتە یەکێک بۆ لە حوزرەی تەواو کردووە و زوربەی زۆری مەلایەکان لەسەر دەستی ئەواندا کتێبخانەکانی کە وەکو بۆ خۆ لەوانەیە لە مێژوودا شارەزابی کە لە ناوچەی سلێمانی و ژێر پارێزگای سلێمانی ئەو کتێبخانانەی کە لە سەردەمی زوو دەچوون هەتا گەناو زوربەی مەلایەکانی کوردستان لە منتیقی خوێندنگایەک لە گەناو هەبووە کە زوربەی مەلایەکان لێ پێگەیشتون کە گەورەکە مەلایەکان کە مەلای خۆمان بوون خەڵکی منتیقی خۆمان بوون ینی لە ژێر دەسەڵاتی بابانیەکانە پێگەیشتون و توانیوانە ئەو عیلمەی فراوانکەن و پێگەڕاندون تا گەیشتون لە سلێمانیشان ئاوادان کردێتەوە دواییش بەرەودەی دارشمانە بەڕێکەوتین بازگەی گومرک و خاڵی پشکنینی مەرزی چێلێ دێتە بەردەمان و ئێمە نزیگە بینەوە لە دێ مەرزی چێلێ لۆرە باش بێت بە بنار و ئەوقات پاڵەوە پێنجەمین میری بابانیەکان دادەمەزرێ ئێرە ئەکاتە پایتەختی خۆی دارشمانە ئەبێتە ئەو شوێنەی کە ئەبێتە قەڵایەکی پۆڵاین لە دژی داگیرکەرانی خاچی کوردستان ئەجەنگن تا ئەگات ئەوەی کە فەقی ئەحمەد ئازاترین و بەهێزترین جەنگاوەر و سەرکردەی هێزێکی زەبەلاحی ڕووسیای قەیسەر دەرگیر ئەکات و ئەیهێنێتە دارشمانە
ئەمەش دوای ئەوەی کە سوپای رووسای قەیسەری کە ئەو کاتە قەفقاسیان داگیر کردووە بە سەرۆکاتی کەیخانی کچی قەیسەری ڕووس، بەڵام فەقێ ئەحمەد و سوپاکەی ڕووس تێک ئەشکێن و ناوچەکە ئەگرنەوە و کەیغانی سەرکردە دەگیر ئەکات و دەیباتەوە دارشمانە و ئیتر لەوێ مارەی ئەکات و دەبێتە هاوسەری. فەقێ ئەحمەدی دارشمانە کوڕی کاکەمیری کوڕی ئەبدالی یەکەم و کوڕی فەقێ شەمسەدینی میری جەزیرەی بۆتان بووە. لە سەردەمی ئەم مرنشینەدا زمان و ئەدەبی کوردی زۆر پەرەیسەن، بە تایبەت لە کۆتایی سەدەی 16 و تاکوونیوەی یەکەمی سەدەی 18 دروستبوونی قوتابخانەی شعری کلاسیکی کوردی بەڕێبەرایەتی نالی و هاوڕەکانی سالم و کوردی کە ئەم سێ کەسە بە سێ کوشکەی بابان ناسراون. سڵێمان پاشای بابان کە کوڕی فەقێ ئەحمەدی دارشمانەی بووە پێش وفاتی خۆی لە قەڵاسوالان وفاتی کرد هەچی ئەملاک و مڵکی خاسەی خۆی هەبووە هەدیەی ئەو هەموو مەدرسە دینیانەی کرد کە ئەو وەختە لە سەردەمی ویدا مەدرسەی دینی هەبووە لە مزگەوت و ئەوانە وتی نەکو من وفات بکەم و دوای من کەس نەبێ هاوکاری ئەو مەدرسە دینیانە بکە هەچی سەروەت و سامانی هەیبوو هەدیەی ئەو مەدرسە کرد بۆ کە مێژوو بە بەڕوونی بازەکە شارستانیەتی بابانەکان و بابانەکان چڕۆڵ و دەور و کاریگەریان هەبووە لە دەوری شارستانیت لە کوردستان. دارشمانە لە ناوچەی پشدەر و سەر بەناحەی هەڵشۆ و قەزای قەڵاتزەیە لە دامێنی چای بۆڕاو و مەلاکوژراوەیە. ماوەی دروستبوونی ئەم دەیە ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە سەدان ساڵ پێشدەستا. 13 کیلۆمەتر خۆرهەڵاتی قەڵاتزەیە. ئەم دەیە زیاتر لە 5,000 دۆنم زەوی هەیە کە بەشێکی زۆری دەیمێ و بەشێکی زۆر ڕەزوباخیانەیە. چەند سەرچاوێکی ئاویان هەیە لەوانە کانی سەرچاوی کانی ماڵان و کانی ژێر و سەرچاوی دۆڵەتوان و کانی شینکان و کانی سوورە. دەی دارشمانە جگە لەوەی کە مەڵبەندی میرنشینی بابانیەکان بووە هەر لە کۆندا ئەم دەیە و ئەم ناوچەیە ناوچێکی گەشتیاری خۆش بووە بەپێی ئەوەی ناوچێکی ئاودار و باخ و باغدار و سەوزایی زۆری لێ و ناوچێشی کوێستانیشە. لە دەی دارشمانە لە ئێسادا چەندین سەرچاوە و کانی هەیە. ئەمەی کە منی لێوەستاوم سەرچاوی دۆڵەتوانە کە ئاوێکی زۆر سارد و سازگار و خۆشی هەیە سوودی لێ ئەبینرێ هەم بۆ ئاوی خواردنەوە کە لێرەوە بەو سۆندا ڕابۆ ناو دەی دارشمانە هەم بۆ کشت و کاڵکردن و ئەو بەروبوومانەی هاوینانەی کە پێویستی بە ئاوە ئەوان بەکاری دێنن. شوێنەکە بەڕاستی شیاوە بۆ گەشتیاری بەڵام ئەوەیە تا ئێستا وەکو پێویست ئاور نەدراوەتەوە لەو کەرتەکە کەرتی گشت و گەشتیاریە. هاوڵاتیان تا بتوانن بێن هەم سوود لەم سەرچاو ئاوە جوانانە ببینن هەم سوود لەو سێبەر و خۆشی و جوانی ئەم ناوچەیە ببینن. ئەوەی کە هەیە تەنها ئێمەتوانی لە شاشەی تیڤەکانمانەوە پیشانی هاوڵاتیانیان بدەن ئەوەش بتوانن ئاوا بیبین و ئاخی بۆڵکێشن چکە دەسەڵاتێک نییە ئەوەنە خەمخۆر بێت کە ئەم نیشتیمانە و ئەم کوردستانە جوانە بە شێوەیە گاوەدام کاتەوە کە هەمووان سوودی لێ ببینن. السلام عليكم. وعليكم السلام. هذا صدام باشي. بخير بك. حالا باشا. جناب چونی باشی. تو باشی مزگەوت جی بشکۆرانە دارشمانە بۆ مزگەوتی زۆر گەورەی هەبووە. ئێمە چینە مزگەوتی دێ چونکە مزگەوتی دێ لە دارشمانە پێگەیەک بۆ فێربوونی زانست و زانیاری. گەرچی لە ئێستایا مزگەوتەکە بەپێی پێویست نییە بەس هەوڵێکی بۆ گەورەکردن و جوانکردنی مزگەوت.
ئەمەشمان بۆ گوتی وەڵاهی بەرپارەکە بەش ناکات مەش وتمان ئەوەی کاکە ئێوە ئەوەی پێتانە بۆمان بێنن بۆمان سەرف بکەن ئەوەی لێ بڕات خۆمان دەیدین مزگەوتێک بچوو بەنیازن گەورە بکریا شتکرا بۆ گەورە واللهی بڕیارمان داوە بە گەورەیکەین تا ئێستا بناغەیەکمان بۆ داناوە بۆ دروستکردنی ژێرەکەمان کرد بە هۆڵی پرسە و بۆنەکان زیاتر بۆ کۆبوونەوە ئیجتیماعی خزمایەتی و بۆ بەڕێکردنی پرسە و سەرخۆشی مناسبەتی مردن و شیوە سەرەکەشی دەکەین بە مزگەوت ئینشاءڵڵا لەگەڵ ئەو مزگەوتەی تێکەڵی دەکەینەوە کە مزگەوتێکی گەورە خۆشی لێ دروست دەبێت ئینشاءڵڵا وڵای ئەوەی ڕاستی بێ بژیوی ژیانی خەڵکی پێدابین ناکرێت قەیرانی وەختە بڵێم دارایی بەڵام ئەگەر بە ڕاستیەکەی بڵێم قەیرانی ئیداری وای کردووە قەیرانی دارایی دروست بێت چونکە بەڕاستی کەسێک نییە مشور لەو خەڵکەی بخوا هەلیکاری بۆ دروست بکە تا بتوانێت بەرهەمی هەبێ تا بێرەوە بنووسێ مەڕووماڵاتی بەخێوکە زراعەتی بکە کەس نییە دەستگیرۆی بێ بازارێکی نییە کاڵاکانی لێ خورتکاتەوە تا دڵی بێرە خۆش بێ بە دوای هەلی کاردا دەگەڕێ بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی دابینکە بۆیە چۆلیان کردو بەڵێ بەتەشید یا بۆ موچەیان بۆ دوکان و بازار و حماڵی و کرێکاری و ئەگەرچی لەوە زیاتر چی دیکە هەیە ئینسان بە دوای ژیانیدا نەگەڕێ ئەگەر خەڵک بێتەوە لێرە مەسەن لێرە چیەکێ لە ڕووی مەسەن ئاژەڵداری و پشت و کاڵان هەموو شتێکی لێ دەکرێت دەتوانی منتیقەیەکی مەرعایشی فراوان و مەڕ لەوە ڕێنج فراوانی هەیە دەتوانی مەڕماڵاتی لێ بەخێو بکرێت بەڵام بەداخەوە خەڵک تەمبەڵ کراوە و ساردە پشت کراوە کەس شوانی ناکە گاوانی ناکە ئەوەی کە پیر بۆ بەر پیری و بێتاقەتی ناتوانێت ئەوەی کە گەنجیشە تەفرەت دراوە بە پێشمەرگایەتی و بە تاعینات و بە چەند پۆستێکی دیکانە کە ساردە پشت کراوە لە ئاستی کاسبی کردندا و ناتوانێت ئەو کارانەی بەڕێوەبرێ زراعەت تقریبا زراعەتێکی خۆ بەڕێوەبەری لێ دەکرێت تەماتەیە بامیەیە پیازە گەنمە جۆیە نیسکەنۆکە گوڵە بە ڕۆژەیە پێستانە نەکەر لە کوردستاندا بەڵکو کوردیش وەکو گشتی خەڵک ئەگە بە نمونە بێنەوە وەکو کوڵاو خودەیەکی کە لە سەری دەنێ بەڕواڵەت شوێنێکی حساس و زۆر ڕێز و حرمەتی بۆدانا بەڵام لە ئەسڵدا بۆ خۆپاراستنە خەڵک ئاوا تەماشا کراوە خەڵک بەڕواڵەت گەورە کراوە بەڵام بۆ ئەوەی خۆی پێ بناسێنێ بۆی خۆی پێ گەورەکە ئەگەر نا بەو شێوەیە ئاور لە خەڵکی نەدراوەتەوە کە لە ناغدا ڕێز و حرمەتی بۆ ئەنرابێت بەڵکو وەکو قەڵغانێک بەکارهێن نراون بۆ خۆپاراستن خەڵکێک کاڵێ دارەشمانە مەڵبەند و یاخوپای تەختی دروستکردنی میرنشینی و بابان بووە ئەکرا شارێک وایە ئەکرا گوندێکی زۆر نمونەی وادەیەکی نمونەی بێ بۆ شێوەیە نییە ینی ئەوە هۆکارەکە ئێوە نیاتر زروفەکان وڵی زودپەی زۆری زروفەکانی کوردستان وابوون هەر لە سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەحسەوە و ناکۆچی و ناتەبایی ناو هۆز و تیرەکانی خۆمان بەڵام لەو سەردەمەی ئێستادا خەڵکان بۆ خۆ دەزانی لەبەرەوەی ژیانی لادێ تۆزە ناڕەحەت بووە ئەوجا ئەو مڵک و بەش شوێکە لە لادێکە هەیە بەشی 30 ماڵ زیاتر ناکە تا 50 ماڵی ژیانی پێدابین ناکە ئێستا بۆ نمونە من باسی خۆم دەکەم باوکی من پێش بووینە 6 ماڵ ینی لەوانەیە ئەو حەرزەی هەبێ لەوانێت ئەگە 5 دۆنمیشی بەرکەوت بێ 5 دۆنمیشی بەرکەوت دێ ساشی دۆنمێکمان بەناگەمانای سیسی پێداکرێ ژیانی پێ ناچارین چوارمان بڕۆین بۆی شەشوانی بەجێ بێڵین دارەشمانە هەمووی بابانین یا تیرە و تافەکانی هەمووی بابانی مەڕوان نەکرێتەوە پانتۆڵی بڕوانە هەڵس و کەوت و فڵ و فێڵی بەبوونە جاشی دەوران و گوێی دێڵی بە سوکایەتی کردن بە قەوم و خێڵی خۆی زۆر لازانایە بە تاشینی سمێڵی لە کوردایەتی ئەشنۆی شکاوە ئەسپێکی حێلی هەموو شتێکی لا هەر پوڵ و پارەیە هەر مێژوو بۆ ئەوان هەوڵ و بچارەیە هەر چەندە پەروەردەی ئەو بەردوودارەیە هەمووش دەزانن خەریکی ئەو کارەیە هەر کورد فرۆشتن و نیشتیما و فرۆشی بۆ دۆروبەری بۆ بژی و دەستخۆشی مەناعەتی نییە هەمووی دەفرۆشی بەس پڕ بێ باخەڵی ئاەم منەزانمە بەسی لێرە میراتەکەی سێکوشکەی بابا نەرماوە ئەوە تا کاکجنەیت لەگەڵ ئەوەی سەرقاڵی باغداری و کشت و کاڵکردنە بەڵام بۆتە شاعیرێکی باش ئەمە جگە لەوەی پیاوێکە لە جێڕانەوەی نوکتەوەی خۆش و دروستکردنی بەندا دەوری هەیە ئەو چەندین شعری هەیە کەەوە خۆی ئەڵێت یەکێکە لە ئاواتە هەرە گەورەکانی کە بتوانێت ببێتە ئەو شاعیرەی تەنا خەمی نەتەوەکەی بخوات کۆمەڵێک وەرەقە و کتێب و دەفتەروشتی پێ بوو ئەم شعرانە وتە خۆم شعرە نووسم چۆنی شعرە نووسی وەڵڵاهی جاری وایە بۆ هاتەیە هەر کاتی کە بۆم هات نیوشەیش بێ جاریواڵ دەستمەوە
زۆر جاریدی منداڵەکان پێم دەڵێن شێت بووی چیەوە بە قورعان ئێستا بۆ ماتۆ شارەکە بابینوسم کەتی دوایی لە بیرم دەچێتەوە زۆربەی کار لە دەرەوە ڕاکەی بۆ ماڵ قەڵەم و دەفتەرە بێن خێرا بیرمەچێت بڕوا کە جاری وا هەیە ینی ناڵم بە شێتیان حساب کردو میدی جا نازانم وایە لە شارەکانە باز لە چیەکانی زیاتر وەڵی زۆرتر بە هەستی نیشتیمانی پەندی پێشینان ئەو شتانەی کە ینی زۆر سەرنجڕاکیشە دوشتم بۆ بڵێ یەکیان پەندی پێشینانێکیان شعرێک لەسەرەوەی کە هەتە یەک شعر بۆ ینی هەردوو دێرشاریەوە بڵێم وەکو پەندی پێشینان کە دەڵێ مناڵێ بە هەست و سۆزی سینگی دایکی بە خێو نەکرابێ دەبێ بە چێ بڵێ تۆ دایکی ئەویان لە خۆمەوە ینی دروست بووە منداڵێکمان بوو ئیدی ناتەواو بوو ئێمە بە خێومان کرد جاکتم هەر کاتی کە ئەوە گەورە بێ دێ بە چێ بڵێ تۆ دایکمی ئێمە بە خێومان کرد بەس دیارەی کوڕەکەم بووە ئەوەی نیشتیمانیەکەش ئەگەر بۆت بڵێم بۆ سەرۆکم نووسیوە ینی سەرۆکێک کە سەرۆکی چی ئاخر وەڵی سەرۆکی وڵات ئیدی شاعرەکە دەڵێ گەر دڵسۆزیت بۆ وڵات هەمووی پارە بێ یاخوا جەرگ و دڵت هەمووی پارە بێ بە هەر کەس دەڵێم خەریکی ئەم کارە بێ گەورە و گچکە و سەرۆک و وەزیری هەوڵی بۆگەل و وڵات هەمووی پارە بێ چۆن ناقڵشە ئەو دارە هۆرە لەم دارە بێ جارێ پڕ نابێ چاوی پڕ نابێ کەسێ هەر چاوی لە پارە بێ پێشینان دەڵێن هەر کەس هەموو هیوای هەر پارە بێ زۆرن دیون ڕیسوا و سووک هەرچی خەریکی ئەم کارە بێ قادری تۆی نادری ئەرز و ئاسمان ڕاگری چەند بەڕگە و چەند بەحر چەند ئاسمان و چەند هەور چەند بارانە و چەند بەفر چاکت کرد قڵقاندین نەتکردین بە کافر چاک و خراپ خۆت دەیزانی ئەزم عەلی بەردەشانی بە ئەندەکەم مەحتێ پاشای کوردستانی پاشای کوردستانی مەحتێ پاشای کامیان باشە شاهید ڕۆم و قزڵ باش هەر جارێ شیری دەکێشا هەموو عالەم دەهاتە تەماشا حالەم ئاڵایە چاوەشە مەردە عەبدوڕەحمان پاشا دەڵێ ڕۆژم خۆش دەوێت کەسی پەردەی لێدا دەگرێت دەڵێ بارانم خۆش دەوێت کەسی چەتری بۆ هەڵدەگرێت دەڵێ گیاندارم خۆش دەوێت کەسی سەریان دەڕێت دەترسم بڵێ ڕۆژێک خۆشم خۆش دەوێت وتی ئەم ڕێچکە شعرانی لە شعری هێمنەوە زۆرتر بڵین تەسیری شعری کەشم کردنەوە دیوانەکانی کەس بەڵام هێمن تەسیری زۆری هەبوو بەسەرمەوە بە حکمی ئەوی واللهی لە دوای نەوەتویەکەوە زۆرتر کارمە چۆ دەسە خۆ لە شعر نووسیشن بەخوای نەوەڵا من جاهەندی ئەوەشم هەیە تەنزی کۆمەڵاتی وەکو دەڵێن دوو دێر شعر وەکو فڕهاویشتن بە کەسێکەوە عبە ناموست هەیە یەک دەبە یعنی شعری لێ بابەتانە یا لە شوێنێکی باسی خەندەکەی کەکرا جا بۆ کۆبانی شعرم هەرنووسیوە دەڵێ ئێمە دژی خەندەکین دووە حاصل پێداهاتوو ینی زۆرم حەز لەو شتانەیە کە بە دوو دێر شعر ئەنی مانایەکی تەواو دەدەی بەدەستەوە مەرزی چێلێ هەتا ئێساش مەرزێکی ڕسمی نیە و نەبووە بە نێودەوڵەتی نیمچە ڕسمیە بە درێژایی ساڵانی نەوەتویە کە تاوەکو کە هاتوینەوە دوای ڕاپەڕین ئەم مەرزە بەردەوام بووە بە شێوازی جۆرا و جۆر بەڵام بەو شێوە نەبووە بڵێ بژێوی ژیانی دانیشتوانی ئێمە گوندی دارەشمانەی هەمومان بژێوی ژیانمان لەسەر ئەو مەرزەیە بێ تقریبا بە ڕێژەیەکی کەم هەتا ئێستا بڵێن ئێستای لەگەڵدا بێ هەوڵێکی زۆر بوو کە ئێمەش دڵمان بەوە خۆش بوو هەوڵی نێودەوڵەتی بوونی هەبوو کە ببێت بە مەرزێکی نێودەوڵەتی و دوجار ئێمەش پێم وا بوو ئەگەر ئەوە بوو وایە سوودێکی زیاترمان دەبینی زیاتر دەمانتوانی پشت ببەستین بە لە ڕێی بژێوی ژانمانەوە بۆ مەرزەیەوە ئەگەر ببێ بە نێودەوڵەتی بە حەقەت گرنگی ئەوەی دەبێ کە بازار و تیجارەتێکی بازرگانی گەورە دروست دەبێت لەو منتیقەی ئێمەش لەوانێ ئەرزمان هەبێ بتوانین ئەو ئەرزانە بکەین بە فرۆشگا و بازارێک لەسەر ئەم نێودەوڵەتیە و نزیکترین مەرزە کە ببێت بە مەسەلەی پاسپۆرت و هاتوچۆ یعنی بەڕاستی لەسەر ئاسی هەموو کوردستان یعنی دەتوانین بەرزترین ڕێژەی پاسپۆرت و هاتچۆی دەبێت بەڵێ ئاوەدانی دەدا بە ئێمە بەڵێ بە سەعاتێک ئێستا دەچینە ناو مەرزەکە بە سەعات و نوێک دەچینە ناو سەردەشت ئەمڕۆ ئاشنا بووین بە جوانی سروشتی دارەشمانە ئێمە مێژووی میرژنشینی بابان واز لێبێنین بەڵام بابین لەسەر ئێستا دارەشمانە دەیەکی ئاوەدان خۆش جا لە هەمووی خۆشتر ئەمڕۆ گوێمان لە چەند شعرێکی خاڵە جونەی گرت کە شعری زۆر بە تام و بە چێژی هەیە
بەسەر هەموو کەسێکا شعری هەڵاوە خۆی ئەڵێ شعری دڵاریش مەڵا بەڵام لەگەڵ ئەو کچێکە خۆی دڵاری کردووە ئەڵێ ئەڕۆی نازان بەسەری پەنجە ئەیکەی لار و لەنجە زۆر گرنگ بوو لە دارشمانە هەنارەکەی هەنجیرەکەی ئەو بەرهەمە هاوینەی کە هەیە ئەوەشمان بینی دەست و بازووە بۆ لە دوای ساڵی 1991 هاتووە بەرد بە بەرد ئەم کەڵەکە دوور و درێژەی کردو بۆ ئاوەدانکردنەوەی دارشمانە بەڵام کەم تەرخەمی حکوومەتی هەرێم بەرامبەر بەو دەست و بازوانە وای کردووە دارشمانە ئەو دارشمانەیە نەبێت کە ئێمە دەمانەوێت و ئەوانیش دەیانەوێت. دارشمانە سێڕیواتی هەیە یەکێکیان دارشمانە پشتی دارشمانەی بۆ سرێ چایەکەی پێی دەڵێن شنان بەڵێ پێی دەڵێن سەری شنان یا چای شنان دارێکی سەوت دەبێت بەهاران گوڵێکی پەمەیرێکا ئەم دارەی زۆرە بەو دارە دەڵێن داری شن دەڵێن کاتی خۆی دارشمانە لە ئەو دارشنانەوە هاتووە کە دارشمانەیە ڕواەتی چکە هەیە دەڵێن کاتی خۆی یاریەکە بووە لێرە دارجلیتێنیان پێوتووە ئەوەی کە ئێستا لە ئەوروپا دەبینم دەکرێت لەو دەشتی دارشمانەی لە خوار گوندەکەیەوە ئەو گوندانەی دەور و پشت بە زۆری هاتوون لێرە ئەو یاریان کردووە ئەو یاریان کردو خەڵکی دارشمانەی هەموو جارێ بە زۆری ئەوان براوە بوون و لەو یاریە زۆر شارەزا بوون مقابلە یەکێکیان کردووە لە خەڵکی دارشمانەی گوتویانە ئێوە هۆی چیە هەموو جارە سەر دەکەون و ئەوەندە شارەزایتانەیە ئەوش لە وەڵامدا گوتوێتی دار ئیشمانە دار ئیشمانە لەو دارشمانە دەڵێ لەو دار ئیشمانەوە ڕواتیشکە هەیە کاتی خۆی جوولەکەکان لە منتقی قەڵازێ لە پشتی قەڵازێ و لە قەڵازێ زۆر ژیاون ئێرە خوار دارشمانش دارستانێکی زۆر گەورە بووە دارێکی زۆر گەورەی لێوە ڕۆژانی شەممان جوولەکان هاتوون لەوێ هینیان کردووە سەیران و ساحەتی خۆیان کردووە لەوێ منتقیان خۆش کردووە زۆریان گۆڕ کردووە ئەو دارە کە خەڵک دیوێتی هاتوون وتیانەوە چی ئەو دارە بوای لێکراوە و چی لە بنە و چی لێ دەکەن وەڵام نەوتیانە ئەوە دار شەمانە دارشەمانەکە دارشەمان ئەم دێ پێشتر لەسەر لەشوێ ئەو حەفارە ئیش دەکات لە پشتە بۆ سەرێ ئەو کاونەکانی دیارن ئەوە دارشمانە بڵێ لە سەرێ بووە ئاخر خان هەفتاوەشیش لێ بووە بەڵێ لە هەفتاهەشش لەوێ بووە لەوێ بووە هەر شوێنی بووە دوای کاتینەوە دەبنەوە هەموو زەوی زار و زراعی بوون تێکشون و دیەکەمان لێ دوستکردەوە ئەمە شەجەرەی بەڵێ ئەمە شەجەرەی گوندی دارشمانی خەڵکی بەشێکی خەڵکی پشدەر و بتوێنیشی تێدایە کە پێشکەش بە ئێوەی دەکەم وەکو هاتنتان و مادوبوونتان ئەگەر لێمان قبولکەن سپاس دەستان خۆش بێت هەموو ئەوەی کە تایبەتە بە هەر هەموو گە بەگشتیش نا بەڵام ئەوەی کە لە بیری بۆ لە خیاڵی بۆ نووساوە ئەوەی نووسیوە دەنا دەتوانین بڵێ خەڵکی شێ بخێناوە بەڵام بەشێکت نووسیمە بەشێک ینی هەمووی نییە لە خزمانی لەوانەیە خەڵک لە دارشمانی ماڵ هەیە لێرە نەبووە لە بیرمان چوە داخلمان نەکردووە ئەگەر هەبێ داخلیەکەن و دیسان بەڵێ بەڵێ باشە دەستان خۆش بەماندوو نەبن زۆر سپاس بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن عەزەتان کێشە لبيرم دي سليماني كدار الملك بابا لبيرم دي سليماني كدار الملك بابا نمحكومي عجم ناسو ركيشي آلي عثمان بو نمحكومي عجم ناسو ركيشي آلي عثمان بو لبر قاپی سراست یاو لبر شیخو ملازاقی لبر قاپی سراست یاو لبر شیخو ملازاقی متافی کابا بوار بابی عاجل گردی سیوان بو متافی کابا